دەمەوێت بێمە سەرباسێکی تر ئەنجامدانی ڕفراندۆم ئێستا لە کوردستان یەکە لە باسە گەرمەکان. ئایا پێت وایە لە قۆناغی ئێستادا کوردستان دەتوانێت ببێتە خاوەنی دەوڵەتی سەر بەخۆی خۆی؟ نەوەڵڵا شتێکی فاشلە. خۆی بەڕاستی بوون بە دەوڵەت سەبەبەوە نییە ئێمە بوو دەڵێین. خۆ خەڵکی تر کە دەوڵەتی دروست کردووە نیوەی کورد نەسەقافەتی هەبووە، نەوجودی هەبووە، نەخەباتیشی کردو. بەس دروستکردنی دەوڵەت جەناتە زانێ علاقی بە ئێمە نییە، علاقی بە قووەتێکی دەرەکیەوە هەیە کە ئەو ئیعترافت پێ بکا ببی بە ئەندام لە ئومەمی متحیدە. ئەویش ئێستا یەک کۆمەڵ شەرت و شەرائیتی نووسیوە. ئەڵێ ئەمەم بۆ ئیمزاکە لە حقوقی مناڵ، ئەمەم بۆ ئیمزاکە لە حقوقی ئافرەت، ئەمەم بۆ ئیمزاکە لە جەندەر، پیاو مارەکە ژن مارەکە، ئەمەم بۆ ئیمزاکە، ئەم نەوتەوا بکە، ئەمە بێنە ئەم شەریکاتانە کە ئەمانەت هەموو ئیمزا کرد. وەک محمود عەباس ئەڵێ ئەتوانی کاندیدێکت بنێری لە ئومەمی متحیدە مراقب بێ. لەبەرەوە ئەوانش ئاوا دروست دەکەن، خۆیان خەڵاتت ناکەن بە دەوڵەتێ دەستێکی دوود بدەنێ سەکند هاندێک بڵێەوە دەوڵەتی بە خۆ دروستکە. بەڵام لێرە پارتی کە زۆر دندن لەسەر ئەمە کاتەوە، ئەم دندنەی پارتی بەڕاستی چاواشەکاریەکی ترە. تۆ گەر دەوڵەتمان بۆ دروستەکەی لە بەشە زۆنەکەی زەردا، خۆت ئال سعودێ دروستەکەیت و بەحت هیچ علاقی بەسەر نە ئازادیەوە هەیە، نە بەسەر فکرەوە هەیە، بەسەر عبودیەتێکەوە هەیە کە بۆ ئال بەرزانی تەطبیقەکری. ئەمما ئەگەر تۆ باوەڕت بەوە هەیە پەرلەمان هەیە، وا بزانی پەرلەمانیژە بێ هەر خۆت بیگری وەکو ڕیاسەی ئیقلیم و ڕیاسەی ئەمنی و ڕیاسەی اقتصادی و شەریکات و ڕیاسەی عسکەری و هەموو شتێ ڕئیس پەرلەمانەکەش هەر تۆبی خەڵکە عبودیەتە عەلە لەقەل لە ناوچە ئازادەکەی ئەو لایە ناکە. تەرەفیەکێتی واتە ناوچەی سۆرانی ئەو دی و 100 ساڵە 200 ساڵە ئازادی زۆرترە وەک لە منطقەی بارزان و هەولێر. لەبەرەوە علاقی بەوە نییە بڵێ وڵا یەکێتی زۆر پیاوی چاکە لێ حڕیەتەکەیدا و لێ تەوازونات هەیە. باشە کێ دەتوانێت ئەو دەوڵەتە دروست بکە خود ئەو ئامانجە لە مێژینەی کورد بێنێتە دێت لەوەی؟ بەڵێ خۆزگە بیان وەڵا برا هەر کەسی ئەعلانی بکە من یەکەم کەسە، من دووەم کەسە بم تەئیدیک. یەک زەڕە متەرەدید نابم لە تەئیدکردنی دەوڵەتی کوردی. بەڵام کەسێکی ئەوە بکات شتێکت هەروەک باست کرد پارتی ئەو بابەتە زۆر باشە و بارزانی ئەو بابەتە زۆر دەوروژێنێت تەنانەت لە دوای سەردانی لە فەڕەنسا باسی ئەو مەسەلەی من تەئیدی ئەوەکەم، جارە یەکەم تەئیدی ئەوەکەم دایمە بیوروژێن، دائمە دندن لە سەریدا فەڵەستینیەکان لە 1940 نا لە 1970ەوە داوای حقوقی خۆیانەکەنەوە دەوڵەتی فەڵەستینی ڕۆژە لە ڕۆژان ئێمالیان نەکردو. ژنێکی نەخوێنەواری فەڵەستینی کە زەیتونە ڕنێ بڕۆی بۆ لاغی باسی دەوڵەتی فەڵەستینیەکە. ئەم سەقافەتی دروستبوونی دەوڵەتی کوردی پێویستە ئاوا لە دەماخی هەموو نەوەکانە ببێ. ئەوەی بەرزانی تەئکیدی لێ کاتۆ شتێکی زۆر باش. و ئەوەی کە جەلال تاڵەبانی گاڵتەی پێدێ کە وا ئەزانە خەونی شاعیرە بەس بەداخەوە ئاوا نابێ. یعنی ئێمە تۆ دەوڵەتی دروستەکەی بۆ کورد، ئێمە خۆمان بێ ئومێدین لە تۆ، ئێمە خۆمان باوەڕمان بۆ نییە کە تۆ پارەکانت هەمووی زەوت کردو نایدەی بە خەڵک ڕوبع موچە و وڵا بۆتان پاشەکەوتەکەم بە دەردی کابرای گوتی هەر باشە خۆمان جیرفانمان نییە. براوە ڕێزەکەم خەڵک متمانەی نەماوە بە پارتی، متمانە دروست بوونەوە تۆ دەوڵەت دروستکەی عومەری کوڕی عەبدولعەزیزیش بێ کە دزی کرد خەڵک بڕای پێ ناکە. بەڵام کابرایکی عەلمانی بێ دینیش بێ کە دەست پاک بوو خەڵک بڕای بە دەست پاکیەکەی ئەوەیە. ئێستا مشکلەکە لەسەر ئەم هەموو جەردەیی و دزی و گەندەڵی و خراپەکاری وانە بێ بە پارتیش بڕین. ئەو کەسانی کە دەک لەسەری پارتیە دەن ئەلم ماوەیە هەر موچە بەرزانی هەموو شتێک بەرزانی گرتوێتی وان نییە بۆ ئەوەی تاڵەبانی و خانەوادەی تاڵەبانی و تاغوتەکانی تر یەکێتی بردویانەکەمە. یەکێک لە مەسئولەکانی یەکێتی لە سلێمانی پاڵاس بە شەوی 75,000 دۆلاری لەسەر قمار دۆڕاندوو. ئەی بۆ ئەوان ئەوە دزی نییە، ئەوەش گزی نییە، ئەوە فێڵکردن نیە، چاواشکاری نییە. ئەی ئەو پارەی نەوتە کە لێوە ڕوە 300 شەریکەی نەوت لە کوردستان هەیە، بۆ ئەم پارانە بۆ چووە ڕوە تانکەر لە تاجیکستانەوە دێ لە منطقەی زۆنی سەوزا نەوتە با بۆ دەرەوە. ئەم پارەی بۆ چووە ڕوە. تۆ نابێ هەروە بڵێ خەڵکەکە چاواشەکەی بە قسەی ئێران و پلانی ئێران و احتیواکردنی ئێران و نادرشا بێی بڵێ وڵا شەڕەکەمان لەگەڵ پارتیە کاکە سەروەت و سامانمان لای مەسعود بەرزانی، سەروەت و سامانی زۆنی سەوز لە لای یەکێتی، سەروەت و سامانی زۆنی زرد لای پارتیە. لەبەرەوە پێویستە لە قورقوڕاگەی هەردووچانە دەری بێنین. دز هەر دزە، خوای گەورە فەرمێ ئەسارق وەسارقەة فەقطعوا ئەیدیهما. دز نافەرمێ دزی کورد، دزی عەرەب، دزی ئینگلیز، دزی چی. تۆ کە دزیەکە لێکراکی سەبا خەڵکی جرفانیان دزید، ئەهلی مزگەوت بی دزە یا سەرسەریەکی سەرجادە فەرقیان چییە؟ دزیەکە بیکە یا بیکە، دزیەکە هەر دزیە و کراوە، نەوتەکە هەر ڕوە. ئەمجا نەوتەکە خەڵک دانێ بۆ قوتی داهاتووی نەوەکانی داهاتوو.
ئەمە هی ئێمەشیان فەوتان برا بە ڕێزەکەم ێسا کوردێک لە دایکە بێ فترەیەکە وای لێدێ ئەوەندە قەرزاری سندوقی نەقدی دەولێ بین کوردێک لە دایکە بێ بە ساوایی 5,000 دلاری خەرزار یعنی بە ڕەنجی عمری هەمووی 5,000 دلار پێیا کاتەوە بۆی بیداتەوە بە سندوقی نەقدی دەولی لەبەر کاکە بەرزانی ئێوە دەوڵەت دروستکە بە زەنگوڵەکەی پارتی ئەمانە ڕسوا بوون و خەڵکیان ڕسوا کرد بەخوا قەسەم شخصیەتی کوردی وای لێ هاتووە یعنی نازانی چ وەسفێکی بۆ بکەیت برا ئینتیما نەماوە هیچ شتێکی نەماوە